دچینە جەم هاوسەر وشار لەسەر هێڵا تەلەفۆنێک و هەفدەمەندەمە جواتە پارێزگا سلێمانیە. بەڵێ کاک هاوسەر ئەم کاتت باش. کاک هاوسەر ئەگەر زانیاری زیاتر لەسەر ئەو خۆپیشاندانەی ئێستای قەڵازێمان پێ بدەیت. بەڵێ کاک هاوسەر ئەگەر گوێت لە منە زانیاری زیاتر لەسەر خۆپیشاندانەکەی قەڵازێمان پێ بدەیت. باز لەوە دەکرێت کە بریندار هەیە. ئەمە تا چەند ڕاستە؟ بەڵێ وەکو یادیارە ئیرۆ لە باژێر قەڵازێ بە ئەگەرا کێمیە خزمەت گوزاریان و هەروەها ئەو کریزێن کو لە یاریمان کوردستانی هەنە خۆ نیشاندانێک هاتیە ئەنجامدان ئەفدەم تێگوتن و ناوە خۆنیشاندانە ئیرۆ یا باژێڕێ قەڵازێ هەنە کەژی بریندار بوونە هەفدەم پسەدەماوان کریزێن کو لە یاریمان کوردستانی هەنە لە باژێڕێ هەڵەبجەژی ئیرۆ هەر خۆپیشاندان هاتبوو کردن. بەلێ باوەرم پەیوەندیە هاوسەر وشار ئەندامێ جواتە پارێزگا سلێمانیە دنەهادا ئامادەی. بەڵێ کاک هاوسەر ئەگەر پێمان ڕابگەێنی هیچ کەسێک لە خۆپیشاندانەکەی ئەمڕۆی قەڵازێ بریندار بووە یاخۆت هیچ پشێویەک ڕوویداوە؟ بەڵێ سەرەتام کاتەیەوە بینەرانی هێنافتیش باش دیارە خۆپیشاندانەکە لە دوای نیۆڕۆ بەردەوام بوو درێژەی کێشا دوایەوە چوونە سەر قەبران کۆمەڵە گەنجێکی زۆر زیاد خەڵکی قەڵازێ ئەوەی کە وتافەکانیان دژی سەرۆکەهاتی هەرێم و دژی چاکسازی و موچەوانە بوو. دواتر هاتنە بەردەم قایم خامێت ئێمە حزورمان هەبوو لە قایم خامێت ئەم قایم قام هەم بەڕێوەبەری پۆلیس هەم بەندەوە کوێنەری ئەندامی ئەنجومەنی پارێزگا دڵنیای بەڵێ هاتنە بەردەمی قایم خامێت دوای قایم خامێتیان بەرباران کرد. ئێمە هیچ زەنگێکمان نەکرد برادرانی پۆلیس و قایم خامێت هیچ قسەیەکیان لێوە نەهات. دواتر دیارە ئاڕاستەی خۆپیشاندانەکان گۆڕا بەڕێ ناوچەی پارتی دیموکراتی کوردستان لە شاری قەڵازێ ناوچەی قەڵازێیان نەک ناوچەی ڕاپۆڕینیان تا ئێستا بوو نزیکەی بۆ 45 دقیقە سەعاتێک دەبێت خۆپیشاندانەکان بەردەوامن و ئێستاش تەقەیەکی زۆر دەکرێت. بەڕاستیەوەی ئەمڕۆ پارتی کردی لە مێژووی پارتیدا شتیوان نەبووە لە هەفتەی شوبا شتیوان نەبووە تا ئێستا کۆمەڵە برینداری زۆرمان هەیە. باش ئێستاش خۆپیشاندانەکە بەردەوامی هەیە یاخود دەنگی ئەو تەقانە هێشتان بەردەوامە؟ ئێستاش خۆپیشاندانەکان بەردەوامی هەیە زۆر چڕتر بۆتەوە. خۆپیشاندەران واز ناهێنن پۆلیسی چالاکێمەدەرەکان دەوروبەری ناوچەیان گوتۆ بەڵام بەداخەوە برادرانی ناوچەی پارتی دیموکراتی کوردستان هاوشێوە خۆپیشاندانەکانی پێشوو دەستیان بە تەقەکردن دوکردۆ بە ئاڕاستەی خۆپیشانداران بۆ کاتێکی زۆر بریندارە. لە ئێستادا دەنگی تەقا دەبیستیت یان؟ بەڵە بە بەردەوامی و من تۆزێک دوو کەوتمەوە لەبەر پەیوەندیەکەیەوە ئەگەر نا خۆپیشاندەران هەموو ئاراستەکان ڕوو ناوچێ و لێوە تەقەکان ڕووی خۆپیشاندەران دەکرێت. باشە بۆچی ئاراستەکە بەرەو ناوچەی پارتی ڕۆیشتووە؟ بۆ کارەکەی دەزانن؟ ئێمە هاتنە بەردەمی قایم خامێتیان بەرباران کرد. ئێمە هیچ زەنگمان نەکرد ڕاستی جۆمان لە داواکانیان کرد بەڵام دوایەوەی کۆمەڵە گەنجێشکەی خوێنگەرمەوانەی تێدا بوو ئاراستەکە هەستمان کرد بەرەو ناوچەی پارتی دیموکراتی کوردستان دەچوڵێ واتە ئێمە فریاکەوتین لەگە برادرانی پۆلیس و ئاسایشوانە بۆی مەفرەزیان بۆ بلێت وەکو ئەندامێکی ئەنجومەنی پارێزگا و لەلایەتی حزورم هەبوو لەوێ ئیدی ئەوە ئاڕاستی خۆپیشاندانەکانیان گۆڕی بەرەو ناوچەی پارتی دیموکراتی کوردستان بەڵام ئێمە پێشەوەی هێزەکان فریاکەن و خەڵکەکە بەڕاستی ڕووی ئاراستی گۆڕی بەرەو ناوچەی پارتی دیموکراتی کوردستان بەڵام بەداخەوە ئەوان تەحملی بەرد و تەحملی قسەی خۆپیشاندەرانیان نەکرد هاوشێوە خۆپیشاندانەکانی پێشوو دەستیان کردەوە بە تەقەکردن بەسەر خۆپیشاندەران و گەنجەکان و ئێستا کۆمەڵە بریندار لە خەستخانەی گشتی قەڵازێ هەیە. باشە کاک هاوسەر هیچ زانیاریەکرد لەسەر ژمارەی بریندارەکان هەیە؟ تا ئێستا چوار بریندار هەیە یەکیان منداڵێکە ناوی دەلان سەید حوسێنەوە تەمەنی مێر منداڵیشە بەلای چەپی کەوتووە بەڵام خۆشبەختانەڵێم فشەکەکە دەچوو تا ئێستا سەلامەتە. ئاسایشێک و دوو هاوڵاتی کەژەوەی کە من ئێستا خەبەرم ئێستا ڕێژکە بە سەریعی ڕۆی دەڵێن بەڕێوەبەری پۆلیسیش بریندارە بەڵام تا ئێستا تەکیدم نەکردوێتەوە. باش ئەمانە هەمویان بە فیشەک بریندار بوون یاخود بە بەرد؟ دوانیان بە فیشەک بریندار بوون دوانیشان بە بەردی خۆپیشاندەران و پۆلیس چالاکێمەدەرەکان بریندار بوون. باشە ئەو هێزە ئەمنیانەی کە لەوێن چ جۆرە هێزێکن لەوێن؟ پۆلیسن یان ئاسایش؟ ئەگە هاتنە بەردەمی قایم خامێت تەنها لە بەرەوەی هێزی چالاکێمەدەرەکانمان لە ناو شاری قەڵازێنیە لە ئیدارەی ڕاپەڕین هەیە بەڵام دوایەوە ئێمە لە پەتا فریا کەوتین هێز لە ڕانیەوە بگاتە شاری قەڵازێ ئێستا حالیان تەنها هێزی چالاکێمەدەرەکان پێشی بە خۆپیشاندەران گرتووە بۆ ڕووی ئاراستەکان بەڕاستی هجووم نەکەن بەرەو ناوچەی پارتی دیموکراتی کوردستان. باشە گەلەک سپاس بۆ هاوسەر وشار ئەندام